لە نۆتینگهام ئەو شارەی دەکەوێتە ناوەڕاستی ئینگلندەوە لەوێ زیاتر لە 2000 کورد دەژین. زۆرن ئەو پەنابەرە کوردانەی تا ئێستا شەمەندەفەری خەونیان نەگەشتۆتە کەناری ئارامی و بەنا ئارامی دەژین. بڵێم باشم درۆکەم باش نیم لەبەرەوەی لە کورسان من بیرم لەویشە ناکردووە کە هاتوومە تێرەوەی شاکەم. ئێستا من هاتوومە تێرە من لێرە خەسلەکەم، بەڵام لێرە مەچمێ گەنجی داما هەیە، گەنجی ینی نەجوابێکیە نە هیچ شتێکیە بەخۆشمەوە تێگەی هیچ شتێکی بۆ نەکراوە. ئاسۆبەکر ئەو گەنجەی خاوەنی سێ خەڵاتی بۆکسینە لەسەر ئاستی ئەو شارە. 11 ساڵی تەمەنی لە تاراوگە بێ بەدەستهێنانی هیچ مافێک بەسەر دەبا. ئەو لە چاوەڕوانی ئەوەدایە کە باشووری کوردستان سەربەخۆ بێت و بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی. سێ هەفتە لەمە بێش گەورەترین بتوڵەم بە لێرە لە شارەکەی خۆمە، بەس ئێستا مافی هیچ شتێکم نییە لە وڵاتە نازانم چی بکەم. نە ئەوەیە بتوانم بڕۆمەوە بۆ کوردستان حەزەکەم وڵاتەکەم خۆشی ئارامی تێ بکەی بڕۆمەوە وەکو کوردێک بڕۆمەوە لە ناو خزم و کەسوکار و دایک و باوکەکەما بژیم، بەس مافی ئەوەشم نییە بڕۆمەوانێ. ئەگەر کوردستان سەربەخۆ بێ من چیەکەم لێرە، ئەگەر کوردستان ئازادی تێ بکەیە من چیەکەم لێرە ڕۆمە بۆ کوردستان. بەڕێوەبەر و ڕاوێژکاری یاسایی بنکەی پەنابەرانی نۆتینگهام 4 ڕۆژی لە هەفتەیەکدا خۆبەخشانە بەخشیوەتە پەنابەرە کوردەکان بۆ هاوکاریان. ئەو بە خراپی باز لە ڕۆژیان دەکات. چەند کورد لە پارکە ئاخوێت کە شوێنی نییە، چەند کورد ئەسڵان لە غەسلا دەستی ڕزاوە، پێستی ڕزاوە یا تووکی سەری ڕزاوە، لەبەرەوەی پارەی نییە بەو سەرمایە دەچێت لە بەر باران و بەفرایی شەکات، هاتوێتە ئێرە ژیانی زامن کە هەموو شتێکی لەوێ لە دەستاوە، بەڵام حکوومەتی کوردی چی بۆ کردو؟ هیچ شتێکیان بۆ خەڵک نەکردو. بەڕاستی لێرەش یارمەتی خەڵک نایان، یعنی حتا وەکو ئەگەر نامەیەکی یارمەتیان بوێت بچنە لەندەن ئەسڵان دەرگایان لێ ناکەنەوە، ئەسڵان هیچیان بۆ ناکەن. ڕێژەی پەنابەرانی کورد لە نۆتینگهام بە بەراورد بە 3 ساڵی ڕابردوو لە 60 ڕێژەکەی زیادی کردووە. لەو نێوەندەدا زیاتر لە 500 پەنابەری کورد تا ئێستا مافی پەنابەرێتیان پێنەدراوە. ڕۆژانە 6 پەنابەری کورد لە بێ پەناگەی و مافی پەنابەرێتی ڕوو دەکەنە بنکەی پەنابەرانی نۆتینگهام. وە خۆیان دەڵێن گەرچی کوردستان بۆیان بەهەژ نەبوو، بەڵام ئەو جەهەنەمەش نەبوو. کوروتەنی لە هەردوو جەژنەکە بوون، نەدەتوانن بگەڕێنەوە باشووری کوردستان، نەدەشتوانن مافی پەنابەرێتی بەدەست بێنن. کوردستان حەسەن، ڕوودا و نۆتینگهام.